بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. آمين. إنسان خۆشەویستانم عمر و تەمەنێکی کورتمان هەیە. ئەو عمر و تەمەنە ئەگەر ئیستیغلالی نەکەین بۆ کاری چاک، بۆ کاری باش و بەرچاومان ڕوون نەبێتن لە خواپەرستی و لە بەندایەتی کردن بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، کاتێک کە تەماشا دەکەین مەلەکل مەوت میوانمان دەبێتن خۆمان حازر نەکردو و ئامادە نەکردو و لەسەری خۆمان دەدەین. لەبەرەوەش تەماشەکەن ئەوانەی کە سوئی خاتیمەیان بووە، بە ئیمانداری نەڕۆیشتوون، بە موسڵمانی نەڕۆیشتوون، یەکەم هاواریان و یەکەم فیغانیان و یەکەم پەشیمان بوونەوەیان بۆ دنیا چ دەڵێن؟ یا لەیتەنی قەدەمت لحەیاتی، دەڵێ خۆزیا بۆ ژیانی خۆم شتێکم پێش خۆم ڕەوانە کردبایە. لەبەرەوە خۆشەویستان، ژیانی ڕاستەقینە لە دوای مردن دەست پێ دەکات. ژیانی ڕاستەقینە لە دوای مردن دەست پێ دەکات. وەکو گوتراوە دەڵێن الناس نیام ئیذا ماتوا استەیقەظوا، خەڵک خەوتووە کە مردن بە خەبەر دێن. شەش خاڵ زۆر بە کورتی هەوڵە دەم ئینشاڵڵا لەو کاتێک کە دیاریان کردو پێش کاتەکەی تەواوی کەم، زۆر تەفسیلی نادەمە خاڵەکان بۆی لە بیرمان نەچێتەوە. ئەو خاڵانە چین کە دەبنە مایەی سوئی خاتیمە. سوئی خاتیمە یعنی چی؟ یعنی ئینسان بە ئیماندارێکی ڕاستەقینە نەچێتەوە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. شەرت نییە کابرا بە کافری یان بە منافقی. بە کورت و کرمانجی بە بارسوچی چۆن دەگەڕێنەوە لە خزمەت خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. سوئی خاتیمە جاری وایە بە کوفرە، خوا پەناماندا، جاری وایە بە نیفاقە، و جاری وایە بە کۆڵێکی قورسە لە گوناه و تاوان. بە کۆڵێکی قورسە گوناه و تاوانی زۆرمان لەگەڵدان مستحقی ئاگری دۆزەق دەبین، خوا پەناماندات. یەکەمیان ئەو خاڵەی کە دەبێتە مایەی ئینسان کە سوئی خاتیمەی بێ. یعنی چی سوئی خاتیمەی بێ؟ یعنی موفق نەبێتن لەسەر مەرگدا بڵێتن ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەد ئەنە محەممەدەن ڕەسوول الله. ئەوە خاڵێکی زۆر زۆر گرینگە، ئینسان دەبێ ئاگای لێبێتن. کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەر کەسێک کە ئاخر وشەی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله بوو، دەفەرمێ ئەو ئینسانە بەهەشتیە یان مژدەی بەهەشتی پێ بدەن. عەلاماتی دیکە زۆر هاتوون کە ئەوە نییە. یعنی ئەو خاڵانەی کە ئینسان ئەو شەش خاڵە ئەگەر تێماندا مەوجود بوون موفق نابین بۆ گوتنی کەلیمەی تەوحید و کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله، بە پاچی ناگەڕێنەوە خزمەت خوا تەبارەک و تەعالا، خوا پەناماندا. یەکەمیان ئیصرار الئینسان عەلە المەعاصی. ئەو ئینسانە چ پیاو بێ چ ژن بێ کە وەکو بڵێ عەزمی جەزم کردبێتن واز لە گوناه و تاوان نەینیت. جا ئەو گوناه و تاوانە چ گوناهی گەورە بێ چ گوناهی گچکە بێت، بەردەوام بێ لەسەر گوناه و تاوانەکان. چونکە ئینسان نازانی کەنجین دەبری، کەنجر خوا حافیزی لە دنیا دەکاتن. گوناه و تاوانی گچکە و گەورە لەگەڵ ئیسرار بوون لەگەڵی ئاگاتان لێبێتن ئینسان بەرەو دۆزەق دەبا، خوا پەناماندات. زانایان قسەیەکی جوان دەکەن، دەفەرمون لا کەبیرەتە مع الاستیغفار ولا صغیرەتە مع الئیسرار. دەڵێ گوناهی گەورە هیچ سەنگ و قورساییەکی نامینێتن لەگەڵەوەی کە ئینسان چ بکە ئیستیغفار بکات و پەشیمان بێتەوە و تۆبەی لێ بکاتن. گوناهی گچکەش بە گچکەیی نامێنێتەوە لەگەڵەوەی کە ئینسان بەردەوام بی لەسەری. ئاگامان لە یەک خاڵ هەبێت. شەیتان جاری وا فێڵمان لێ دەکات، ئەتو خۆت پاراستووە من خۆم پاراستووە لە گوناهی گەورە، خوا هەموو لایەکمان بپارێزیتن، بەڵام گوناهی گچکە دەکەین. برایەک لە ڕێی خوا، خوشکێک لە ڕێی خوا نەسحەتمان دەکات، دەڵێ کاکە ئەو گوناهە مەکەن، دەڵێ جا من چانیەوە چی فڵان کەسی نیمە گوناهی گەورە دەکات و یان فڵان کەس هەر نوێژێدا کار خوای ناپەرستیتن.
ئەوەی شەیتانی ئاگاتان لێبیت. یەکەم خاڵ ئینسانی موسڵمان نابێ بەردەوام بێ لەسەر گوناه و تاوانەکان ئەگەر بەتەمای حوسنی خاتیمە بێت. ئەوە خاڵێکە بۆ سوئی خاتیمە خوا پەناماندات. خاڵی دووەم ئینسان باوەش بە شەهەواتی دنیادا بدات لە هەرچی کە پێی دەگوترێتن شەهەواتی دنیا، لە سەرۆت و سامان، لە قەسر و قسوور، لە سەیارەی ڕازاوە، لە خاو و خێزان، لە هەرچی کە هەیە. جا ئەو شتانەش ئەگەر لە قالبی عورفی خۆی تێپەڕین، لە شەرع تێپەڕین، تووشی ئیسراف دەبی تێیدا. دەبێت لە چوارچێوەی حەڵاڵەکاندا تەمەتوع بە شەهەواتی خۆمان بکەین. جا شەهەوات ئاگاتان لێبێ بەس ئەو مەسەلەی شەهەواتی ژن و پیاو نییە. هەموو شتەکانی دیکە خوای گەورە تەبارەک و تەعالا بە شەهەواتی باس کردوون. کەواتە ئینسان دەبێ ئەو مەلەذات و ئەو خۆشیانەی کە لە دنیا هەن لە چوارچێوەی شەرعی خوای پەروەردگاردا معامەلەیان لەگەڵ بکاتن و زێدەڕۆیان تێدا نەکاتن. چونکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا قاعیدەیەکی زێڕینی بۆ داناوین، دەفەرمێ کولوا وەشڕەبوا وەلا تسرفوا، بخۆن و بخۆنەوە ئیسراف مەکەن. یعنی کەسێک بانمونەیەکی ئەمەلیتان بۆ بێنمەوە، کەسێک بە 5 پاروان تێر دەبێتن، بیکاتە 6 پارو ئیسرافی کردووە، کە ئیسرافیشی کرد خوای گەورە چ دەفەرمێ ئین الله لا يحب المسرفین. خوای گەورە کەسانێکی خۆش ناوێن ئەگەر ئاوای لێ بکەن دەڵێنەوەی کە 6 پاروان دەخواتن، بەڵام شەرت نییە هەموو کەس بە 6 پاروان تێر بێتن. بۆ من لەوانەیە ئەو 6 پاروە ئیسراف بێ، بەس بۆ ئەو برایم لەوانەیە 12 پاروان بخواتن تێر نەبێتن، بۆی ئیسراف نییە. لەبەر دەبێ بزانین چۆن ئەو قاعیدە شەرعیانە هەڵسوکەوت و معامەلەیان لەگەڵ دەکەین. ئەوجا لەبەرەوەش خۆشەویستانم تەماشە دەکەن ئەو شتانەی کە شەهەواتی دنیا، ئەو شتانەی کە حەرامن خوای گەورە هەمووی بە حەڵاڵی پێداوین. ئاگاتان لەو خاڵی هەبێتن، هەمووی بە حەڵاڵی پێداوین. جا هەر لە ژن بۆ پیاو، پیاو بۆ ژن، خواردن و خواردنەوە، هەرچی کە تۆ بە عەقڵت دادێتن ئەوەی کە بە حەرامی کابرا دەیکا خوای گەورە بە حەڵاڵی بۆی دەستەبەر کردووی. ئیکتیفا بە حەڵاڵەکان بکە، خوای گەورە ڕووت سپی دەکا لە دنیا و لە قیامەت. خاڵی سێیەم خۆپاراستن لە نەخۆشیەکانی دڵ. خۆشەویستانم، زۆر جار گوێتان لەو فەرمودەی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام، دەفەرمێ لە ناو دڵ و دەرونی ئینساندا پارچە گۆشتێکە، گەر ئەو پارچە گۆشتە بۆ خوا بسوڵحێ هەموو ئەعزاکان و ئەندامەکانی ئینسان دەسوڵحێن. بەڵام ئەگەر ئەو پارچە گۆشتە بۆ خوا نەسوڵحێ هەموو ئەعزاکانی دیکە ئینقیلاب دەکەن و هەمووی تەمەڕود دەکەن و هەمووی بەرەو گوناه و تاوان و سەرپێچی و مەعسیەت دەڕۆن. نەخۆشیەکانی دڵیش هەر ئیشارەیان پێ دەکەم، باسییان ناکەم، وەکو تەکەبوڕ، خۆ بەزلزانی، حەسوودی بردن. ئەمن گەلێک زار بۆ خۆم و بۆ خوشک و برایانی خۆشم گوتووە، گوتومە ئینسان چۆن دەتوانێت لە حەسادەت ڕزگاری بێ. خاڵێکی زۆر بەسیتە، خوازیارم هەمومان ئەو خاڵە جێبەجێکەین. برایەکمان لێرانە خوا پێداوە، پارەی زۆری هەیە، سیارەی چاچی هەن، عائیلەیەکی چاچی هەیە، خوای گەورە بەسەری داڕشتووە. بە یەک خاڵ ئەتوانین لە حەسادەت بردن بەو موسڵمانە خۆمان ڕزگارکەین. ئەگەر حەرامە دەبی بڵێن الحەمد لله الذي عافاني مما ابتلاك به وفضلنا على كثير ممن خلق تفضيلا. خوا سوپاس و شتای دەکەم لەو حەرامەی پاراستوم. ئەگەر حەڵاڵە دەبێت دوعای خێری بۆ بکەین، تەشجیعیکەین بۆی کە ئیشی چاک بکات و خێر و سەدەقە بکات. و غیبتە جیاوازە لە حەسادەت. هەر پێم خۆش ئەوەندە غیبتە ئەوەیە ئەتۆ مسلمانێک دەبینی لە پێناو خوا سەرفی دەکا بڵێ خۆزیا خوای گەورە بەمیشیدا بامیشەکو ویم سەرف دەکرد، هەمان پاداشت دەست دەکەوێتن لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. ئەو جاوەکو حەقت ڕق لێبوونەوە. خۆشەویستانم، بەو خوای لە دڵی هەر یەکێکماندا ڕق لێبوونەوە حەقت هەبێ تام و چێژ و ئیمان و لەزەتی ئیمان و تەقوای تێدا جێ نابێتەوە.
ئینسان جاری وایە ڕقی لە سێبەری خۆش دەبیتەوە نابێ وابی ئەو جاوەکو احتقارکردنی خەڵکی بە سووک تەماشاکردنی خەڵکی نابێ بە سووک تەماشای خەڵکی کەی هەر خەڵکێک بێ لە هەر پێگەیەکی کۆمەڵایەتی بێ شکل و شێوەی هەرچی بێتن ئینسانە دەبێ ئەو ڕێزە لە دڵ و دەرونی خۆماندا هەبێ و ئەوجا نابێ ئینسان عوجبی هەبێتن خۆی پێ مهم بێ دوو قسان دەکا خەڵک گوێی لێ ڕاگرتووە بڵێ وەڵا من لەو بابەی نەماوە من لەوەکی دیکەمە یان لەو پۆستێک وەردەگرێ مەسئولیاتێک وەردەگرێ هەت تەماشەکە چەند نەشیرنە کابرا کە پلە و پۆستێک وەردەگرێ خۆی لێ دەگۆڕێتن لە سیارەی دانیشت و دەڵێی شەلەل لێی داوە جوان هەتانێن دەرکەی سیارەشی بۆ نەکەنەوە ئەفەندی نایەتە خوارێ کە سواریش بوو دەبی وەکو ئینسانی ئالی دەرچەی لۆ بکەن و دەرکەی لۆ پێودن بەخوا پێی گسکە دەبیەوە من تواضع لله رفعه الله ئەوەی کە تەواضعی هەبێ خوای گەورە بەرزی دەکاتەوە ئەو شتانە شەیتانن وامان لێ دەکەن ئەمە لە ساڵی نەوەتەکان جارێک دانیشت بووین ئەلەو مزگەوتەی ناو بازاری مەقەرمان لەوێن دەرێ بوو ئەوە دادەنیشتین باسی ئەوەمان دەکرد دەی چێ گلەیەکی هەیە جا مامەستا عەبدوڵڵا بە ڕەحمەت بیتن مامەستا عەبدوڵڵای قەسری پیاوێکی زۆر متەواضع بوو پیاوێکی زۆر بۆ خوا سوڵحا بوو نەحسەبه كذلك ولا نزكي على الله أحدا إن شاء الله ئەمڕۆی لە هەموو ڕۆژان خۆشترە ئەو ڕۆژێک بۆی جێڕامە گوتی فلان کەس گوتی لە دانیشتنێکدا گوتیان مامەستا عەبدوڵڵا و تەکەببڕت هەیە ئەمیش گۆڵا مەمنونتان دەبم پێم بڵێن تەکەببوری من چییە تیان وەڵا کە سواری سیارەی دەبی جا مامەستا عەبدوڵڵا بڕێک بە هەیکەل بوو قەڵەو بوو سیارەی لەندەگرۆز ئەوەی پێوێ دەسک تیکە سوار دەبی ئاوا دەستکەکەی دەگری ئاوا تەکانێکی دەکەی تا سواری لەندەگرۆزی دەبی ئەوە تەکەببورە گو کاکە خوا خێرتان بنووسی بەو خوای ئەوە تەکەببور نیە ئەوە جسمم قورسە و ئەگەر ئاوانەکەم لەوانەیە نەتوانم بە ئیسراحەت سواری سیارەکەی بم ئاجا ئینسان هەندێک شت هەیە لە خەڵکی بەهانە نەبێتن بڵێ وەڵا فلان کەس متەکەبیرە چونکە تەکەببور سیفەتێکە خوا نەهی لێ کردووە کابرا کە ئیماندار بێ موسڵمان بێ خۆی دەپارێزێ لەو سیفەتە قێزەونانە ئەوجا ئینسان نابێ خیانەت بکات ئەوە هەموو نەخۆشیەکانی دڵن هەر یەک لەوانە یەک کۆمەڵە محازەڕەی دەوێتن خیانەتکردن خوشکە بە ڕێزەکانم برا عەزیزەکانم کەسێک کە قسەیەکی لەگەڵ کردی با من لەوێن دەرەوە دەست پێ بکەم گوتی یان ئەگەر ئاوە ئاوڕی داوە بزانی داخۆ کەس دیار نییە ئەو ئاوردانەوەی دەبێتە مای ئەمانەتی ئەو قسەی لای من و تۆ ناکرێ ئیوا هەیە ئەگەر قسەیەکی لەکن بوو ئەمانەتێکی لێ بوو دەڵێی جیوەیان تێ کردووە ئیسراحەت ناکاتن لەو سەری بۆ سەری کو تەشبیه نەبێ تەبەنۆ لە پیا و لە ژنانیشدا هەیە کو تەشبیه نەبێ مریشەکە هێلکەی پێ بێتن ئیسراحەت ناکات تا هێلکەکەی دانەنێتن ئەویش هەتا سڕەکەی نەدرچینیتن ئیسراحەت ناکات خیانەت لە ئەمانەت زۆر گەورەیە ئەوجا ئینسان نابێ غەدر بکە ئینسان نابێ فێڵ و فرد بکاتن ئەو خەسڵەتانە هەمووی نەخۆشیەکانی دڵن ئینسان دەبێ خۆی لێ بپارێزیت ئەگەر لەو نەخۆشیە دڵانە دڵی خۆت بەسەری دازاڵ بووی خوای گەورە چ دەفەرمێ یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم ئەو قەلبە سەلیمە دەبێ هەم لە نەخۆشیەکانی دڵ پارێزراو بێ و هەم لە شرک و کوفر و نیفاق پارێزراو بێ بەڵام ئەو دڵە گەر ئەنواع و ئەشکال نەخۆشی تێکەوتن بەخوا بە دووری مەزانە کە کوفر و نیفاق و دوو ڕوویشی تێکەوێ خوا پەناماندات خاڵی چوارەم ئەوانەی کە بەردەوامن لەسەر بیدعە ئەوە یەکێکە لە خاڵەکانی سوئی خاتیمە هەتا بیدعە هەبێ بەلای سونەتێکدا ناڕوە هەر بیدعەتێکت دروست کرد سونەتێکت وەلا ناوە لەبەرەوەی ئاگامان لێبێ دینداری و موسڵمانێتی و خواپەرستی دەبێ هەر خواپەرستیەکی دەکەی دەبێ بەڵگە و دەلیلێکت هەبێ لە قورئان و سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام خۆ بپارێزی ئەدی کاکە و هەموو خەڵکەوە کاکەت و چیشت بەو خەڵکەیدایە
ئەتۆ عیبادەت و خواپەرستی بۆ خوا دەکەی. خوای گەورە بە دوو شەرتان عیبادەت و خواپەرستی لە ئێمە قبول دەکات. یەکیان خاڵسن بۆ خوا بێ، دووەمیان لە سەر ڕێگای پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات، وەکو پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوجا خاڵی پێنجەم عقوق الوالدین وقطع الأرحام، خراپەکردن لەگەڵ دایک و باوک. ئەوە خاڵێکی زۆر کوشندەیە، خاڵێکی زۆر بە هیلاکدانی ئینسانەکانە. وەڵڵاهی خۆشەویستانی خۆم، ئینسان بەرماڵی لە ئاسمان بفڕێتن، لەگەڵ دایک و باوکی خراپ بێتن، چاوی بە بەهەشت ناکەوێت. بەرەو خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە دوای ئەوەی کە دەفەرمێ واعبدوا الله ولا تشركوا به شيئا، خوا بپەرستن، شرکی بۆ بڕیار مەدەن، ئەوجا دەفەرمێ وبالوالدین ئیحسانا. هیچ بەڵگە و حوجەیەک نییە کابرا هەرچی لەگەڵت بکا دایک و باوک بە خراپە وەڵامی دێەوە. دەبێ دوعایان بۆ بکەی، دەبێ مەمنونی خوای دایک و باوچێکت هەن خزمەتیان دەکەی و لە خزمەتیان دای. ئەوەی کە دایک و باوچی نەبێتن ئەو قەدری دایک و باوک دەزانێتن. دایک و باوک بۆ ئینسان ئەگەر پیریش بن پەککەوتەش بن وەکو قەڵایەک وانە. ئەوجا قەتعی سیلەی ئەرحام، ئەوە ئامۆزایە، ئەوە خاڵۆزایە، ئەوە پورزایە، ئەوە خزمە، ئەوە واجبە لەسەرت سەردانیان بکەی. ئەگەر سەردانیشت نەکەن دەبێت و سەردانیان بکەی. خاڵی شەشەم و کۆتایی دەبینی وهەیە ئەو سیفەتانەی خوا پەناماندا هەمووی تێدانە. خاڵی شەشەمی دینیتە سەرێ وەسیەتێکی زاڵم و ستەمکارانە لە دوای خۆی دەکات. ئەوە هەرچی ئەوەتان بینین ئەوە بزانە ئەوە سوئی خاتیمەی هەبوو بۆ ئینسانە. وەسیەت دەکات دەڵێ فڵانکە کچەم لە میراتی بێبەش کرد، فڵانکە کوڕم لە میراتی بێبەش کرد، یان شتێکی بێشەرعی وەسیەت دەکات لە دوای خۆی کە بۆی بکرێتن. خوازیارم خوای گەورە ئەمن و ئێوەش موفق بکە، سەرکەوتوو بکاتن، بمان پارێزی لە سوئی خاتیمە. ئاخر قسەشم بەسەر هاتێکی واقعی و حەقیقی پێم خۆشە بیجێڕم و بۆی کە لە ناو خۆماندا جێبەجێکەین. لە مانجی داهاتوو خێر و سەدەقەیەکیان وعد پێداوین، بەڵام بۆ ئەوانەی کە حوزوریان دەبێت لێرانە، بۆ ئەوانەی کە حوزوریان دەبێتن، ئەو خێر و سەدەقەی ئینشاءڵڵا تەوزیع دەکەین بەسەریان و ئینشاءڵڵا هەمووتان بە حەول و قووەتی خوا بەشدار دەبن تێیدا و خێر و سەدەقەی خۆتان وەردەگرن. بەس ئەوەی کە نێتن خێر و سەدەقەکەی بۆ نابەینە ماڵەوە، با گلەیشمان لێ نەکات. باشە هەندێکتان پێ دەکەن دەزانن قەزیەکە چیان، با بۆتان بجێڕمەوە. لە خورماڵ بووین، دەرسی شەوانەمان هەبوو، دوای ڕەمەزانێ مامەسانە بەس دەرسەکەی دەگۆتەوە، تەماشەم دەکرد هەرچی کە تەواو دەبوو بە پەلە تەراویحی دەکردن و غاری دەداوە ماڵێ، پیرخەلی و برازا دەمانەوە، دووسێ نەفەر دەماینەوە لە مەجلیسێ. ئەمیش تەراویحەکەم بۆ دەکردن ڕۆژێک گوتم براینە لە دوای بە مامەسانە بەسشم گۆگوتم ئەمنم حازەرەکەی دەڵێمەوە ئەم شەو. تم براینە ئەگەر ئەو شەو خێرێک هاتووە ئەو خێرە دوای دەرسەکەی تەوزیع دەکرێت، ئەوەی کە چۆ ماڵەوە گەردەنێمان نازاکات دوای نەڵێ بۆ خێرەکەیان بۆ نەینای، ئەوەی کە لێرە ژمێنێتەوە خێرەکەیان بەسەردا تەوزیعەکەی. تەراویحەکەمان بە کەیفی خۆ درێژ کردن. جا بۆ خۆشم محازەرەکەمدا حتا توانام هەبوو محازەرەکەم درێژ کرد. کە تەواو بووین ئینتیزاریان دەکرد جا پارەیە مریشکە بەسەریاندا تەوزیع کرێ. تم کاکە خێرەکەتان ئەو خێرە بوو کە لەو مەجلیسەی دەستان کەوت، لە ماڵەوە بانە ئەو خێرە و سەدەقەتان بۆ نەدەهاتە ماڵەوە. خۆشەویستانم واللهی وباللهی ئێستانە کە عەزەکەی باس مەکەن، بەس بیکەنە دیعاە لە مابەینی خۆتان، بڵێن دەرسی داهاتوو خێر و سەدەقەیەک هاتووە لە مزگەوتێ تەوزیع کرێتن، بزانە داخۆ جێ دەبێ خەڵک لێی دانیشیتن، جێ نابێ خەڵک لێی دانیشێتن. ئەمە دائیمەن حەزمان لە شتی ئەوەیە کە فەوڕەن وەری بگرین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.